بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئەزیز لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوەلاتان ئەو پۆدکاستەی کە تیایدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکی دایەکدەگرنەوە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر یەکێک لە مەترسیەکانی سەر تەندروستی گشتی دەکەین ئەویش کڕینی دەرمانە بە شێوەی ئۆنلاین لە سەرچاوەی نادیار و بێمۆڵەتەوە ڕەنگە ئەم دیاردەیە لە ڕواڵەتدا ئاسانکاری بێت بەڵام ناوەڕۆکەکەی پڕە لە مەترسی بەپێی ئامارە جیهانیەکان ساڵانە ملیۆنان کەس ژیانیان دەکەوێتە مەترسیەوە بەهۆی بازرگانیکردن بە دەرمانی ساختە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مامەند ڕەشیدمان کردووە کە پزیشکی دەرمانسازی شارەزایە و بەرپرسی بەشی دەرمانسازیە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. بەخێر بن کاک دکتۆر، ئاوادانتان کردەوە. خۆشحاڵم ئەوڕۆ میوانخانم لە بەرنامەی چارەخانە. زۆر سپاس. زۆر سپاسی هاوڕێیانتان دەکەم لە پشت کامێرا دکتۆرە مەڕوا، کاک کاروان، کاک مبارەک، زۆر سپاس. بەخێر بن دووبارە کاک دکتۆر. کاک دکتۆر بۆچی کڕینی دەرمانی ئۆنلاین لە ئێستادا ئەوەندە بەربڵاوە؟ سەبەبی سەرەکی هۆکاری هۆشیاری گشتیە سەبارەت بە تەندروستی. هۆکاری دووەمی بە بازارکردن و ڕیکلامکردنێکی بەرچاو لەو بوارەدا. ئەوانە بوونەتە هۆکار بۆ ئەوەی خەڵک ڕوو لەو لایەنە بکا بۆ دەستێنانی پێداویستە تەندروستیەکانی ڕۆژانەی. زۆر جار خەڵک لەبەر شەرمکردن لە کێشەیەکی تەندروستی لەوانەیە پەنا بەرێتە بەر کڕینی دەرمانی ئۆنلاین. ئەمە تا چەند ئێوە وەکو پزیشکی دەرمانساز بەیەکێک لە هۆکارەکانی دائنن؟ ئەوەش ڕەنگە هۆکارێک بێ بەداخەوە دەگەڕێتەوە سەر هۆکاری ناڕۆشنبیری کەمتر ڕۆشنبیربوونی گشتی سەبارەت بە هەڵس و کەوتکردن لەگەڵ تەندروستی خۆی. دابوونەرێتی کۆمەڵایەتی وای کردووە تاکەکان بە ئازادانە نەتوانن کێشەکانی تەندروستی خۆیان لە بۆ بەرامبەرەکانیان باس بکەن. بۆیە ڕوو دەکەنە ئەو شوێنانەی کە نایاساین یان ڕوو دەکەنە ئەو شوێنانەی کە ناپسپۆڕن لە بوارەکاندا بۆ ئەوەی چارەسەری نەخۆشیەکانی خۆیان وەربگرن. زۆر باشە کاک دکتۆر. یەکێک لەو چەکانەی کە ئەم فرۆشیارە ئۆنلاینانە بەکاری ئەهێنن ئەو کەلیمە سەرنجڕاکێشانەیە کە لە کاتی فرۆشتنی دەرمانەکان باسی ئەکەن. زۆر جار ئەڵەن چارەسەرێکی سەحراوی یعنی ئەم چارەسەرە کۆتایی بە ئازارەکانت دێنێ، چارەسەرێکی هەمیشەی و یەکجاری بە شێوەیەکی سروشتی. ئێوە وەکو پزیشکی دەرمانساز کاتێککە گوێتان لەم دەستەواژانە ئەبێت کە ئەم فرۆشیارە ئۆنلاینانە بەکاری ئەهێنن تا چەند ئەزانن کە ئەمە ساختەکاریەکی تایە یا ئایا ڕاستەوخۆ بیرتان بۆ ئەوە ئەچێت کە ئەمە شتێکی ساختەکاری بێت و دوور بێت لە شتێکی زانستی؟ لە ڕووی یاساییەوە ڕیکلامکردن لە بۆ چارەسەری پزیشکی بە تایبەتی ڕیکلامکردن بۆ دەرمان و پێداویستە پزیشکیەکان ڕێگە پێنەدراوە، نایاساییە. و ئەوانەی لەو بوارەدا کار دەکەن هیچ ڕێگە پێدانێکی یاساییان نییە و زۆر جاران بە بەردەوامیش لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر لە ڕێگای سەندیکای دەرمانسازان ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر. بەڵام دووبارە دەگەڕێنەوە سەر ئەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکان لە چه ئاستێکە بڕوا بە چۆرە قسانە بکات. بۆی بەداخەوە پێویستە هەڵمەتی هۆشیارکردنەوەی تەندروستی، هۆشیارکردنەوەی تاک بەرامبەر بە تەندروستی خۆی ئیشی لەسەر بکرێتن لە هەموو بەشەکانی کۆنتاکتیان لەگەڵ هاوڵاتیان هەیە. باشە کاک دکتۆر، خۆ زۆر جار ئەم دەرمانە ئۆنلاینانە نرخەکانیان هەرزانترە. ئێوە ئەو هەرزانیە ناگەڕێنەوە بۆ یەکێک لە هۆکارەکان بە هەمان شێوە یا ئایا ئەم هەرزانیە ساختەیە شتێکی ڕاستەقینە نییە بەڵکو لەسەر گیرفان و تەندروستی ئەم کەسەیە کە دەرمانەکە ئەکرات؟ دەتوانم بەڕەهایی پێت بڵێم ڕێژەکە ناتوانم دیاریکەم، بەس بەڕەهایی پێت بڵێم سەروی 90% ساختەیە، تەنها بە بازارکردنە. بەپێی ئەزمموی بەڕێستان لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە لە چه ئاستێکدایە؟ ئێستا بوویتە دیاردەیەکی مەترسیدار لەسەر جانی تاکەکان. ڕێژەکە زۆر نییە بەڵام بۆتە دیاردە و بە بەردەوامی لایەنە پەیوەندیدارەکان
بە دوواداچوون بۆ دیاردێ دەکەن ئەگەر هاوڵاتیان سکاڵیان هەبوو بێ لەسەر ئەو بابەتە بە دوواداچوون کراوە و جیهەتە ئەو جیهەتانەی کە هەڵساون بۆ بابەتانە ڕوبەڕووی لێکۆڵینەوە بوونا ڕەنگە سزاش درابن و بەردەوامیشە زۆر باشە ئەگەر بە دقیقی بڵێم بۆ نمونە کەسێک حەبێکی ئۆنلاین ئەکڕێت یەکەمین و گەورەترین مەترسی کە ڕەنگە ڕوبەڕووی ئەو کەسە بێتەوە چییە؟ ئەو مەبەستت حەبی چارەسەرکردنە یان مەبەستت چیە حەب ینی چۆن حەبەک بۆ نمونە بە شێوەیەکی گشتی لە دەرمانە ئۆنلاینەکان دەرمانە بزانە ئەوەی پێی دەڵی دەرمان لەکنەوە ئەوەی بۆ مەبەستی چارەسەرکردن بەکاردێ باشە هەمووی لایمە پێی دەڵان دەرمان بۆ نمونە ئەگەر کرێمی جوانکاری بێ بۆ مەبەستێکی تایبەت دوی چارەسەرکردن بەکاردێ هەر دەرمان حسابە و دەرمانی چێش دابەزاندن بێ یان زیادبوونی چێش بێ بۆ هەر لەو بارە زیادکردی مەسەرم پاراستنی هەڵوەلینی مو هەمویان ئەوانە لە لای ئێمە پێیان دەگوترێ دەرمان و چارەسەر باش لانی یەکەم ڕێگە پێ نەدراوە لایانی دووەم هیچ دۆکیومنتێک نییە ئەو دەرمانە لەکوێوە هاتووە و هیچ بەڵگەیەک نییە بە چ شێوازێک دەگاتە دەستی هاوڵاتیەکە شێوازی نەقلکردنەکە و کۆگاکردنەکەی لەکوێ کۆگا کراوە ئایا بەستاندەردا جیهانیەکان پلەی گەرمی و ڕادی شێوە کۆگا کراوە ئایا لە کاتی گواستنەوە بۆ هاوڵاتیەکە وەکو پێویست پارێزراوە باشە ئێستا بۆ نمونە باسی ئەوتان کرد ئەگەر دەرمانێک لە کاتێکا پێویستە لە پلەیەکی دیاری کراوی گەرمیا بپارێزرێت بەڵام لەژێر گەرمایەکی زۆری هاوین یا بە پێچەوانەوە لە شێوازێکی نادروستی هەڵگرتن لە ڕێگەی سارەیەکەوە ئەگوازرێتەوە بۆ شوێنێک یا ئەگوازرێتەوە حتا کە ئەگاتە دەستی ئەم کەسەکە بە شێوەی ئۆنلاین ئەیکڕات چ کارلێکێکی کیمیایی بەسەر ئەم دەرمانەیە ئەهێنێ و چ زیانێکی ئەبێت بۆ تەندروستی ئەو کەسەی کە بەکاری ئەهێنێ دەمەوێت ئەوەتان بەبیر بینمەوە بەنووسراوی فەرمی وەزارەتی تەندروستی ڕێگا پێ نەدراوە هیچ دەرمانخانەیەک دوای پێش ئەوەی دەرمانەکە ئیستیلام بکە لە کۆگاکەیان کۆمپانیەکە پلەی گەرمیەکەی بپێوێ بە بەڕات گەیشتبیتە شوێنی شوێنە فەرمیەکان دەرمانخانە فەرمیەکان ئینجا لەوێش کۆگاکردنەکەی بە ستاندارد بێت و بیدات بە هاوڵاتی گۆڕانە کیمیایی و فیزیاییەکانی لە کاتی دابەزین و بەرزبوونەوەی پلەی گەرمی زۆر ڕوودەدەن ئەو بابەتێکی زۆر زانستیە بچمە ناوی ڕەنگە مەسەلەن توانای مادەکە کەم بێتەوە یان لە کاتی گەرمبوونە هەندێک گۆڕانی کیمیاوی زانستیە ئەوە زیاتر پێت بڵێم ڕوو دەدەن زیانی هەبێت بۆ چارە خوازەکە نەکسووت بۆیە پێویست دەکا بە هیچ جۆرێک خۆیان لەو جۆرە کڕینی ئەو جۆرە بەرهەمانە دەدەن. زۆر باشە کاک دکتۆر ئەی زاراوەی دەرمانی ساختە چییە؟ زاراوەی دەرمانی ساختە لەلای ئێمە تعریفی دەرمانی ساختە ئەو دەرمانانن کە لەلایەن وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی KMCA پشت ڕاست نەکرابنەوە بە فلتەری وەزارەتی تەندروستیدا تێنەپەڕیبن ئەوانە هەمووی دوو بابەتن دەرمانی قاچاق هەیە دەرمانەکە خۆی فەرمیە بەڵام بە شێوەی قاچاق هاتووە لایەن وەکو پارێزگاری لە پلەی گەرمی و ڕادێشێ ئەوانە نەکراوە بەشان بە شێوەی قاچاقە ئەوەش هەر نافەرمیە لەلایەن حکوومەتی هەرێم و لە نەفسی هەمان کات دەرمان هەیە بە تەزویر دروست کراوە بە تەزویر دروستکە ئەوەش هەمان ڕێگە پێ نەدراوە لێ ساختکردنەوەی ئەو جۆرە دەرمانان لە ڕێی ئۆنلاینەکان زۆر ئاسانە ئێستا بە شێوەیەکی گشتی دەتانم بەڕەهایی بڵێم زۆربەی هەرە زۆری دەرمانخانەکان پابندن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بەڵام ئەوەی کە ماوە کۆنتڕۆڵکردنی بە تەواوەتی ئەو شوێنە نافەرمیانەیە کە لەلایەن سندیکای دەرمانسازانەوە ڕێگایان پێ نەدراوە کاری زۆر جاران پیشەی دەرمانسازی دەکەن دەرمان دەدەن بە هاوڵاتیان و لە هەمان کاتدا کڕینی دەرمان بە شێوەی ئۆنلاینە. باشە کاک دکتۆر هەندێک کەس وا ئەزانێت کە دەرمانی ساختە تەنها کاریگەری ئیجابی بۆ کەسەکە نابێ ینی بۆ نمونە سوودی لێ نابینێ کەسەکە کە بۆ نەخۆشیێک یا بۆ حاڵەتێک بەکاری ئەهێنێ بەس ئەمە دروسە یان نەخێر ڕەنگە ئەم دەرمانە بێتەوەی ژەهراوی بوون و حتا بگاتە ڕادەی مردنیش بێگومان دەیان کەیسمان هەیە ناویان سکاڵاشیان تۆمار کردیە لە شوێنە لایەنە پەیوەندیدارەکان کە بەهۆی کڕینی دەرمانی ئۆنلاین تووشی کێشەی تەندروستی بوونەتەوە و
نازانم نەتیجەی لێکۆڵینەوەکان گەیشتە چێ و بەڵام لەوە دڵنیام کە لە کۆی پرۆسی ئەو دیاردەی کردنی دەرمانی ئۆنلاین چەندین حالەتی توشبوونی خراپبوونی باری تەندروستی ڕوویداوە لە ئەنجامی کڕینی ئەو دەرمانانە. ئەچی دەربارەی دۆزی هەڵا یان ژەمە دۆزی هەڵا لە دەرمانەکان یا ژەمی نادروست ئیتر بە زیاد بێ یا بەکەم بێ؟ بێگومان ناوتو دەرمانێک بە ئۆنلاین بکڕی ڕاستەخۆ کۆنتاکتت نەبێ لەگەڵ پزیشکێکی دەرمانساز کە زانستی دەرمانسازی دەزانێت شێوازی بەکارهێنانی دەرمانەکەت پێ بڵێ تۆ چۆن بە کڕینی ئۆنلاین بە تەواوی بەکارهێنانی دەرمانەکەت وەردەگری بێگومان هەڵە دەکەی. پزیشکی دەرمانساز چی بە نەخۆش ئەڵێ کە لە ڕێگەی ئەم شوێنە ئۆنلاینانە و ئەم پیجە ئۆنلاینانەوە ڕەنگە هاوڵاتی نەتوانێت بەدەستی بێنێ؟ پزیشکی دەرمانساز ڕێگەی پێ نەدراوە بە ئۆنلاین زانستی دەرمانسازی دەرمان و زانستی دەرمانسازی بگەێنێتە دەستی چارەخوازان. تەنها شوێن کە بتوانێت زانستەکانی خۆی پێشکەش بە هاوڵاتیان و چارەخوازان بکە ناو دەرمانخانەیە تاکو ئێستا. باشە قسەکەم لەویایە ئەم پزیشکە دەرمانسازە چ ڕێنماییەک ئەدا بە هاوڵاتیەکە کە ڕەنگە تۆ لە پیجێکی ئۆنلاینەوە دەست نەکەوێت؟ پزیشکی دەرمانساز نەک پزیشکی دەرمانساز هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە بواری تەندروستی وەزارەتی تەندروستیە سندیکای دەرمانسازانە سندیکای پزیشکانە سندیکای هەموو سندیکاکان سندیکای پزیشکانی ددانە بە هاوڵاتیان ڕادەگەن دڵنیام خۆیان دوور بگرن لە کڕینی هەموو دەرمان و پێداویستێکی پزیشکی کەمە بەوەستی چارەسەرکردن بەکاریان دێنن. بەرواری بەسەر چوون زۆر جار لەسەر دەرمانە ئۆنلاینەکان نییە یان ئەگەر هەش بێ لەوانەیە ساختە بێ ئەمە چ تەسیرێکە کاتە سەر بێگومان وەکو بازم کرد تەسیری زۆرە ینی ئەمە دەرمانەکە خۆی نازانی سەرچاوەکەی چییە ڕەنگە خۆی ساختە بێت بەروار چ جای بگاتە بەروار بەڵێ بێگومان ئەی هەر با بڵین دەرمانێک هەتا ئەگەر دەرمانێکی لە شوێنێکی باوەڕپێکراویشەوە هاتبێت و بێ مۆڵەت نەبێ و مۆڵەتی هەبێ و سەرچاوەکەشی دیار بێ ئەگەر بە سەرچوونی ئەم دەرمانە کاتێکە بڕوارەکەی دیارە و دەرمانەکە بەسەر ئەچێ ئەگەری هەیە زیان بگەێنێ بە کەسەکە یا ئەوەیە تەنها تەسیری بوو کەسەکە نابێت و سوودی لە نابینێ؟ پرۆسەی گەاندنی دەرمان بە شێوەی ئۆنلاین و کڕینی دەرمان بە شێوەی ئۆنلاین بەگشتی ڕێگە پێ نەدراوە جا ئەو دەرمانە قاچاق بێ تەزویر بێ و دەرمانی فەرمیش بێ هەمووی ڕێگە پێ نەدراوە. بۆ نمونە ئەگەر دەرمانێکی فەرمی بێ بە فلترەکانی وەزارەتی تەندروستیدا تێپەڕی بێ دوای ئەوەی ستیکەری وەزارەتیشی لێ درابی سەرڕای ئەوەش هاوڵاتی و هیچ شوێنێک ناتانێت بیگەینێت بە شێوەی ئۆنلاین فرۆشتنی بۆ بکە بە شێوەی ئۆنلاین ڕێگە پێ نەدراوە لە ڕووی یاساییەوە چونکە شوێنە فەرمیەکان بە بەردەوام پشکنینیان لە بۆ دەکرێتن کەم و زیاد و نەقص و ئەوی بابەتێکی ترە بە بەردەوام چاودێری دەکرێن. بۆ نمونە تۆ دەرمانێکی فەرمی دەکڕی لە شوێنێکی فەرمی ئەو دەرمانە هەندێک کاریگەری لاوەکی لەسەر دروست دەکات تۆ دەتوانی وەکو هاوڵاتی سکاڵا تۆمارکەی لەسەر ئەو دەرمانە بۆ شوێنەکەش دیارەکە لێت کڕیوە بەڵام ئەگەر شوێنەکە دیار نەبێ یان پەیجێکی ساختە بێ دای دەخاو تۆش زیانی تەندروستیت بەردەکەوێ و هیچ بەڵگەیەکیشت دەست ناکەوێ. بۆیە ینی تەنانەت دەرمانە فەرمیەکانیش ڕێگە پێ نەدراون بە شێوەی ئۆنلاین مامەڵیان پێوە بکرێ و بکردرێن. زۆر باشە کاک دکتۆر ڕەنگە دەرمانێکی ئۆنلاین هەستیاری بۆ کەسی بەکارهێنەر دروست بکات ئەم هەستیاریە چ زیانێک بە تەندروستی کەسەکە ئەگەیەنێت لە کاتێکە نە پزیشکێکی دەرمانساز وجودی هەیە هەتاوەکو ڕێنمایی بدات بۆ کەسە و ئەو کەسەش نەزانێت کە ئەو هەستیاری تووشی بووە بەهۆی دەرمانەکەوەیە. ئەوە هەستیاری دەگۆڕێ بە جێری بەکارهێنانی ئەو ماوەدە ساختەیە یان ئەو ماوەدە بازارەیە کە چارەخوازەکە بەکاری دەینیتن ڕەنگە هەستیاری پێست بێ ڕەنگە هەستیاری ئۆرگانێکی تری لەشی بێتن و پێویستە ئەگەر تووشی ئەو هەڵەیە بوو دەرمانی بە شێوەی ئۆنلاین وەرگرت بە زووترین کات خۆی بگەینێتە شوێنی فریاکەوتنەکان و زانیاریەکان بە شێوێکی ڕاست بە پزیشکی مقیم دەوریەکان بڵێت تا بتوانن بە زووترین کات چارەسەری بکەن هۆکاری توشبوونی بە و هەستیاریە چییە. زۆر باشە کاک دکتۆر کاتێک کەسێک نەخۆشی دڵ یان زەخت شەکرە
نەخۆشی گورچی لی هەیە ئەم دەرمانە ئۆنلاینانە کاریگەری دوو ئەوەندە ناکەنە سەریان بە شێوەیەکی نەگەتیڤ بێگومان هەر نابێ بە هیچ جۆرێک نابێ ئەوانەی ئەو ینی دوو جار ئەبێ خۆیان بپارێزن بێگومان ئەوانەی ئەو جۆرە نەخۆشی درێژخایانیان هەیە تکایان لێ دەکەم بە هیچ جۆرێک هیچ جۆرە بەرهەمێک بە شێوەی ئۆنلاین بەکارنینن پزیشکی زۆر بەتوانە هەیە لە هەموو بوارەکان لە هەرێمی کوردستان دەرمانی کوالیتی زۆر باش هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ هەموو نەخۆشیەکان تکایە بە هیچ جۆرێک دەرمانی ئۆنلاین بەکارمێنن و نەیکڕن سەردانی پزیکە پسپۆڕەکان بکەن سەردانی دەرمانخانە فەرمیەکان بکەن لەوێ دەتوانی هەرگلەیەکت هەبوو لە پزیشکەکە لە دەرمانسازەکە لە دەرمانخانەکە ڕوو بکەیە لایەنە پەیوەندیدارەکانی خۆت کە تووشی شتێکی نازانستیش ببیەوە خوا نەخواستە ئەگەڕ ڕوو بدات. زۆر باشە کاک دکتۆر باسی سەردانیکردنی پزیشکتان کرد لە دوور و نزیک ئەبیستین زۆر جار کڕێنی ئەم دەرمانە ئۆنلاینانەوە لە هاوڵاتی ئەکات کە دوور بکێتەوە لە سەردانکردنی پزیشک ئایا ئەم دوورکەوتنەوە لە سەردانی پزیشک و بەردەوامیە لە بەکارهێنانی دەرمانە ئۆنلاینەکە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ڕەنگە یەکێک لە نەخۆشیەکان ئەم کەسە بەدەستیەوە یا تووشی بووە دەستنیشانکردنەکەی درەنگ بکەوێ بێگومان زیان بەخۆی دەگەینە زیان بە پزیشکەکە ناگەینێ زیان بەخۆی دەگەینە کە زیانی بەخۆی گەیان تۆتەڵی زیان بە خێزانەکەی دەگەینە و زیان بە ینی کۆی گشتی تەندروستی گشتی دەگەێنێت و لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانی ئۆنلاین تووشی هەر ماکێکی تەندروستی ببی لە کۆتاییدا مەصرفێکی زۆر لەسەر خۆتە لەسەر خێزانەکەتە لەسەر کردی تەندروستیە لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بە دژە بەکتریاکان کڕێنی دەرمانی دژە بەکتریا بە شێوەی ئۆنلاین تا چەندێک بۆ تا هۆی ئەوەی کە هەڕەشەیەکی جیهانی دروست بکات کڕینی دەرمانی دژە بەکتریا لە هەموو جیهان تەنانەت لە هەرێمی کوردستانیش وەکو هەموو جیهان تەنها دەبێ بە ڕاچێتەی پزیشکی پسپۆڕ بێ پزیشکی پسپۆڕیش دەبێت دوای پشکنینێکی ورد و پاشان پشکنینی تاقیگەیی جۆری دژە بەکتریاکە دیاری بکاتن و پاشان ئەو ڕاچێتێ نوێ دەستە لای دەرمانخانەیەکی فەرمی بە گوێرەی ئەو ماوەی کە بۆی دیاریکراوە ئەو ژمارەی ئەو دەنکەکان تەنها ژمارەی دەنکەکانیش مهمە دەدرێتن بە هاوڵاتیەکە وە ڕێنمایی لەو بارەهەوەی یاسا لەو بوارەوە هەیە خۆشبەختانە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بەشی دەرمانسازی بە تایبەت دەرمانخانەی سای میهرەبانی لە ناو نەخۆشخانەی میهرەبانی پابەندی 100% ئەو ڕێنمایی وەزارەتی تەندروستی و سەندیکای دەرمانسازانی هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێک تاوەکو ئێستا لە ماوەی کارکردنی تەنانەت یەک چیت دەرمانی ئەنتیبایۆتیک بە شێوەیەکی نازانستیانە نەدراوەتە ینی نازانستیانە بەبێ ڕاچێتەی پزیشک نەدراوەتە هیچ چارەخوازێک و داوایەکی گشتیم هەیە لە گشت پزیشکان کە دوای پشکنینێکی وردی کەلچەر ئەنسنسیتیڤیتی دوای وەلو ئەوە پیشەی خۆیانە دەتوانن دیاری بکەن زانستی خۆیانە زیرەکی خۆیانە لە دیاریکردنی دژە بەکتریاکان زۆر تەرکیز بکەنە لە کەمترین ڕێژەی بەکارهێنانی دژە بەکتریاکان چونکە بە جێرەی ئامارەکانی WHO لەوانەیە لە ساڵانی 2050 بەولاوە ڕێژەی مردن بە پەیداکردنی بەرگری دژە بەکتریاکان لەسەر گیانی هاوڵاتیان زۆر زیاتر بێت لە ڕێژەی مردن بە سەرطان. دووبارە داوا دەکەم بابەتێکی زۆر هەستیارە داوا لە هاوڵاتیان دەکەم بە هیچ جۆرێک لە شوێنە نافەرمیەکان دەرمانە دژە بەکتریاکان بەکارنێنن داوا لە هاوڕێ دەرمانسازەکانم دەکەم بەگشتی بە هیچ جۆرێک لەسەر داخوازی هاوڵاتیان و بۆ هەڵامەتێکی سادا بۆ هەر بابەتێک دەرمانی دژە بەکتریاکان نەدرێ بە هاوڵاتیان بەڕاستی مەترسێکی گەورەیە. زۆر چاکە کاک دکتۆر سەبارەت بۆ دەرمانانەی کە بۆ کێشدا بەزاندن بەکارەهێنرێن چ مادەیەکی قەدەغەکراویان تایە ئایا زیانیان هەیە زیانێکی درێژخایەن بۆ دڵ و مێشک؟ بێگومان ینی ئێستا هەندێک مادە هەبوو جاران کە بۆ دابەزانی چێش بەکاردێنە دوای پشکنین و دیراسەکردن بەشێک هەیە لە کوالیتی کۆنتڕۆڵ و تەبان پێی دەڵێن PV فارماکۆڤیجیلانس لە وەزارەتی تەندروستیش ئەکتیڤە ئەو بەشە خۆشبەختانە ئەو بەبەردەوام متابعەی کاریگەری لاوەچەکانی کۆی گشتی دەرمانەکان دەکاو ئەگەر هەر هاوڵاتیەک لێرە ڕای دەگەینم ئەو شوێنە هەیە هەر هاوڵاتیەک شتێکی
کاریگەری ماکێکی لاوەچی لەسەر لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانێک لەسەری بە دیارکات بە پزیشکەکەی خۆی بڵێ یان بە دەرمانخانەکەی کە لێی کڕێ پێی بڵێ ئەویش بگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی ئەو دەرمانە بە دوواداچوونی بۆ بکرێ بەکار نەهێنرێتەوە جارێکی تر یان سەبەبی بزانین بۆ وایە. سەبارەت بە لایەنە خراپەکانی دەرکەوتنی ماکەکانی ئەو جۆرە دەرمانەکانی دابەزاندنی چێش چەند دەرمانێکی زۆر دەگمەن هەن کە ڕێگە پێدراون بۆ دابەزانی چێش بەکاربێن. ئەوانی دیکە لە هەمووی نازانستی ڕێگە پێنەدراوە ساختەیە تکایە هاوڵاتیانی بەڕێز بۆ دابەزانی چێش بە تایبەتی بۆ دابەزانی چێش یان کەمی توانە جنسیەکان یان کەمی چاڵاکیەکانی جەستا بە هیچ جۆرێک ئەو دەرمانانەی بە شێوەی ئۆنلاین ڕکلامیان بۆ دەکرێت بەکارنێنن. ڕەنگە لەسەر نەخۆشێک لەسەر چارەخوازێک یان لەسەر دە چارەخواز کاریگەری نەبێ، بەڵام لە کۆی گشتی ئەگەر لەسەر 1 ملیۆن چارەخواز تەنها یەک کەس کاریگەری لاوەکی هەبێ ئەوە بۆ مەزیانێکی زۆر زۆر گەورێ. بۆیە داوایان لێ دەکەم بە هیچ جۆرێک خۆیان لە کڕینی دەرمانی ئۆنلاین بەکارنێن، هەم پارەی زیاتر سەرف دەکەن، هەم نازانستیە، هەم مەترسێکی گەورە لەسەر ئۆرگانەکانی ناوەوەی لەشیان دروست دەکاتن. ڕەنگە لە پێشچاوی لە سەرەتادا لە پێش چاوی ئێمەمانان دیارە نەبێ، لە پێش چاوی چارەخوازەکە دیار نەبێ، تا دەگاتە ئاستێک کە توانای چارەسەرکردنی لە دەستداوە. بۆیە داوایان لێ دەکەم تکایان لێ دەکەم بەکارنێنن دەرمانی دژەوەن ینی دەرمانی بە شێوەی ئۆنلاین. زۆر باشە کاک دکتۆر. زۆر جارگەمان لە خەڵکە بێ ئەڵێ ئەو تەنها ڤیتامینێکە کڕیومە، تەنها تەواوکەرێکی خۆراکیە، خۆشتێکی ئاوانیە، با بە شێوەی ئۆنلاینیش بێت. ئایا ئەتوانین بڵین ئەمانە شەر زەرریان هەیە؟ بڵێ مەسلەی تەواوکەری خۆراکی ئەوە یان ڤیتامین پسپۆڕی خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان پسپۆڕی تایبەت بە بواری خۆراک و تەغذیە هەیە، ینی هەم بۆ دابەزاننی کێش، هەم بۆ زیادکردنی کێش، هەم بۆ لەو بارانەدا. کاریگەری ڤیتامینەکان بەگشتی و کاریگەری دەرمانەکانی بەهێزگرتنی جەستە بە هەمان شێوە وەکو دەرمانەکانی تر زیادی و کەمی بەکارهێنانەکانیان کاریگەری لاوەکی دروست دەکاتن. لۆیە هەر نابێ ئەوە بۆ نمونە کەسێک ڕکلام بۆ با بڵێن ڤیتامین دی دەکا، یخۆ تۆ ڕێژەی ڤیتامین دی لە لاشەی خۆت نازانی تا بزانی پێویستە دۆزەکەی چەند بەکاردێنی یان چەند بەکارنانی، یان مەڵتی ڤیتامینێک بەکاردێنی ئێخۆ هەموو ڤیتامینەکانی تێدا تۆ نازانی ڕێژەی ڤیتامین ئەیت لە لەشدا کەمە یان زۆرە. بەڕێی من هیچ جۆرە دەرمانێک لە هەرێمی کوردستان بە شێوەی ئۆنلاین بەکارنێ وە تا لە پزیشکی پسپۆڕ نەپرسی و دەرمانەکە لە پزیشکێکی دەرمانسازی ناو دەرمانخانەیەکی فەرمی نەپرسی وەری نەگری باشترە بۆ تەندروستی خۆت، بۆ پاراستنی جانی تەندروستی و لایەنی مادی خۆت و خێزانەکەت و تەندروستی گشتی وڵاتەکەشت. زۆر باشە کار دکتۆر. ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە چاودێری ئەم پەیجە ئۆنلاینانەکەن کێن؟ وەزارەتی تەندروستیە، سەندیکا پەیوەندیدارەکانە و پاشان ئەوانیش ئەگەر ئیجراعات بکەن بە نووسراوی فەرمی و بەلێژنە و ئاراستەی مەسەرەن دادگاکان دەکەن، ئاراستەی وەزارەتی ناوەخۆ دەکەن بە گوێرەی پێویست و حاڵەتی کەیسەکان و ڕووداوەکان. زۆر باشە. ئەرکی ئێوەی دەرمانساز چییە؟ ئەرکی ئێمەی دەرمانساز ئەوەیە پابەندی گشت یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و سندیکای دەرمانسازانی کوردستان بین. لە هەمان کاتدا ئەرکمان ئەوەیە ئاستی هۆشیاری تەندروستی هاوڵاتیان بەرزکەینەوە، لە هەمان کاتدا ئەرکمان ئەوەیە ئاستی هزری زانستی و ئاستی هزری تێگەیشتن لە نەخۆش و ئاستی زانستی لە بوارەکەی خۆماندا پێش ینی زیاتر بخەینە پێش بۆ ئەوەی بەرزترین ئاستی خزمەتگوزاری لە بواری دەرمان و دەرمانسازی و تەندروستی گشتی پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین. زۆر باشە کاک دکتۆر. باوترین بیر و باوەڕی خەڵکی کە لەسەر ئەم دەرمانە ئۆنلاینانە هەیان بوو بێت ئێوە بیست بێتان چییە؟ بەداخەوە ینی زۆر وشەی بەکاردێنن، ینی بەداخەوە دیسان دەڵێن بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە بوویتە پێوەەر، یعنی کەسێک شتێک بەکاردێنێ لە
دانیشتنێکی کۆمەڵایەتی باس دەکات دەرێ ئەمن ئیسیفادەم لەو دەرمانە کرد لە فلان شوێن فلان کەس لە بۆی هینام ئەتوش بەکاربینە. کەسی دووەم بەبێ ئەوەی گەڕانەوە بۆ کەسێکی شارەزا لەو وارە دەچی بەکاردێنی ڕەنگە لە کەسی یەکەم زیانی نەبوو بێ بەڵام لە کەسی دووەم لەوانێ زیانی هەبوو بێ. ئەوە یەک لە فاکتەرەکانە کە لە چونکە کۆمەلگایەکی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان باشە و یعنی تا ئاستێک خەڵک جێ لە یەکتری ڕادەگری بە تایبەتی ئەگەر کەسێک لە بوارەکەی پیشەی ئەو نەبێ پیشەی ئەو نەبێ بەڵام پیشەی ئەو نەبێ دەرمانێکی بەکار بەڕەنگە تا ئێستاش هەندێک جار کە وشەی زانستی لە پزیشکێکی پسپۆر وەردەگری وەری دەگرێ بەڵام دوای بەجێی ناکایان لە پزیشکێکی دەرمان ساز وەری دەگریانە بەڵام لە هەمان کاتدا دەبینی کەسێکی تر بەهۆی زۆر خوێندن و زۆر مەشغوڵبوونی ئەو دوو پیشەوەرە و کەمتر تێکەڵبوون بە لایەنە کۆمەڵایەتیەکان و تێکەڵبوونی خەڵکانی تر کە ئاستی زانستیشان وەکو ئەو دوو پیشەیە نییە لایەنی کۆمەڵایەتیەکانیان ڕەنگە بەهێزتر بێ. کاک دکتۆر هیچ نمونەیەکی زیندوو هەیە ئەوە خۆتان بینی بتانەوێت لەگەڵ ئێمە شەیریکەن لەگەڵ بینەرانی چارەخانە؟ بەڵێ بێگومان نمونەی زیندوو هەیە و بەردەوامیش ئەو نمونانە هەنا خۆش پێم خۆشە ینی داوا لە هاوڵاتیان دەکەم نمونەی ئەوها ینی حالەتی ئەوها ڕوویدا تۆمار بکرێتن سکاڵا تۆمار بکەن بۆ ئەوەی بە زووترین کات بنبڕ بکرێ ئەو دیاردانە و نمونە بزەبت بە تەواوی کاتەکەم لەبیر نییە ساڵێک یان 2 ساڵ بەر لە ئێستا بەڕێزێک هاوڵاتیەک شامپۆیەکی هەڵوەرینی قشی بەکارهێنابوو لە ڕێ ئۆنلاینەکانەوە کڕی بووی پاشان تووشی کێشەیەکی تەندروستی لە سەر و ملی بۆەوە و بۆ ماوەیەکی درێژ خایەن تووشی ئاوسانێکی زۆر بوو و لە هەموو ڕاگەاندنەکان بڵاو بۆ باسکرا نازانم بچە گەیشت لە کۆتاییەکەی گەیشتەچێ بەڵام ئەوە یەک لە کێشە تەندروستیەکان و کە هاوڵاتیەکە بە جورئەتەوە هاتە سەر شاشەتەکانی ڕاگەاندن و کە ئەوە هەڵمەتێکی زۆر زۆر باش بوو دەستخۆشی لێ دەکەم بۆ هۆکارێک بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەو بوارە. نمونەیەکی تر هەبوو چەند ساڵێک پێش ئێستا ساڵانی 2000 پێم وابێ 15 و ئەو بابەتانە بوو کە چەند خزمێکی نزیکی خۆم باشە بەتەمەن بوون نەخۆشی شەکریان هەبوو لەڕێی پەیوەندی کۆمەڵایەتیەکان من ئەوم بەکارهێناوە شەکرم 500 و 600 بووە ئێستا بۆ تا 150 ئەو هاوڵاتیە نەیزانی بوو ئەگەر دابەزاندنی شەکر لە 400 و 500 بگاتە 150 ڕاستە شەکرت دابەزیوە بەڵام ئاگاداری ئۆرگانەکانی ژوورەی نەبوو چی ڕۆیداوە دوای بەکارهێنانی مانگێک یان 20 ڕۆژێک پاشان ئەو هاوڵاتیە ئەوە ناسیاری من بوو تووشی تەبعاً پرسی بە کەسی نەشارەزا کردبوو باشە منیش ئاگادار نەبووم بەڕاستی دوای زانیم ئەو شتەی کردووە پاشان شوێنەکە نافەرمی بوو ڕوبەڕووی دادگا کراوە و ئیجراعاتی یاسایی خۆی لەگەڵ کراوە دەرمانێکی دابوو گوتبووی ئەو دەرمانە گژ و جای سروشتیە لەسەری بە شێوە زمانی بە زمانی ئینگلیزی لەسەری نووسرابوو ئێستا هاوڵاتیان زمانی ئەو تەمەنانە زمانی ئینگلیزی نازانن ئاڵایەکی ئەمریکای لەسەر بوو ئێستاش لە یادمە کەسێکی نزیکی من لەسەر قسەی ئەو هاوڵاتێک کە تووشی ئەجزێکی لێ بوو داخل کرا بۆ ماوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە بەبیرمە 7 پاکەتی کڕی بوو 10 پاکەتی کڕی بوو بای 700,000 دینار هەر پاکەتە دوایە بە منی پیشاندا گوتی ئەوم کرد چۆن کڕیتت ئەوە بە دووادا چۆنم کرد و دەرمانەکە پیشکنین کرا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لە جیاتی 800 میلیگرام یان 1000 میلیگرام مادەی مێتفۆرمین کە بۆ دابەزاندنی ڕێژەی شەکری خوێن بەکاردێ 3000 میلیگرام لە ناویەک دنکە حەبەیەک تابلێتێک پاکەیج کرابوو بازرگانی پێدەکرا ئەوە یەک لە مەترسیە هەرە گەورەکان بوو لە زەر ژیانی ئەو هاوڵاتیە ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە گیانی ڕزگار کرد مرۆڤەکان هۆکار بوون بۆ ڕزگاربوونی گیانی هاوڵاتی وەکو ئەو دوو نمونەی زیندوو کە بەخۆم بە شێوەی ڕاستەوخۆ دیتم دایان نمونەی دیکەش تۆمار کراون خۆشبەختانە ئیجراعات دەکرێت
زۆر باشە کاک دکتۆر، دوا پەیامی زێڕینی ئێوە چییە بۆ هاوڵاتیان؟ دوا پەیامی زێڕینی من ئەوەیە هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانیان تەنها و تەنها لە پزیشکە پسپۆڕەکان و لە پزیشکە دەرمانسازەکانی ناو دەرمانخانە فەرمیەکان پرسیار بکەن، وەڵام لەوان وەربگرن. ینی خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان پزیشکی پسپۆڕمان زۆرە، پزیشکی دەرمانسازمان زۆرە، دەرمانخانەی فەرمیمان زۆرە. ئەگەر تۆ قەناعەتت بە یەک شوێن نەهات بێک پزیشک نات دەتوانێت ڕوو لە سێ پزیشک بکەیت. ئەگەر توانای مادیشت نەبوو، ئیمکانیاتی اقتصادیشت باش نەبوو، ئەوە ئێمە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی دەتوانین بەبێ بەرامبەر هەموو زانیاریە زانستیەکانت پێشکەش بکەین. چ سەردانت کردین، چ پێویستت بە پزیشکی پسپۆڕ هەبوو، دەرگامان کراوەیە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر چاکە کاک دکتۆر، هیواتان بۆ داهاتووی دەرمانسازی چیا لە هەرێمی کوردستان؟ هیوامان زۆر زۆرە بۆ داهاتووی دەرمانسازان. خۆشبەختانە ڕێژەی دەرمانسازان بەردەوام یانی لە زیاد بوونە. ئێمە ینی بەراورد بە پیشەی دەرمانسازی و ڕێژەکە شتێکی ناهاوسەنگە، زۆر زۆر ناهاوسەنگە، بەڵام داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین ئەو ڕێژەیە بە شێوەیەکی پلاندا ڕێژرا و هاوسەنجێکی دروست بکەن و ئەو ڕێژەی ئێستا بەردەست ئێستا هەیە، ینی لە ئاستێکی پێویستی هاوڵاتیانە، بەڵام دەبینێ ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانمان بەرز بێتەوە و جیاوازی بکاتن لە نێوان پزیشکی پسپۆڕ و کەسێکی ناپسپۆڕ، دەرمانسازێکی پزیشکێکی دەرمانساز لەگەڵ کەسێک کە نادەرمانسازە و بزانی زانستی دەرمانسازی یان زانستی پزیشکی لە چێ وەردەگرێت، چێ بەڕاستی دەیگەێنی تێ، چێ خەمخۆری تەندروستی ئەوە، نەک لەبەر ڕەچاوکردنی بواری دارایی کە بەداخەوە بواری دارایی هاوڵاتیان زۆر زۆر بەداخەوە لەو ئاستەی ئێستادا هەیە. بەڵام خۆشبەختانە لە نەخۆشخانە حکومیەکان ئیستیشاری هەیە و پسپۆڕان ئەو پسپۆڕە بەتوانایانەی کە ئێواران نەخۆش دەبین هەمان ئەو پسپۆڕە بەتوانایانن لە نەخۆشخانە حکومیەکانیش نەخۆش دەبینن و خۆشبەختانە ئێستا بە شێوەیەکی گشتی پسپۆڕانی پزیشکی پسپۆڕ ینی بای ئەوەندە دەرگایان کراوەیە ئەو هاوڵاتیانی ئیمکانیاتی مادیان نییە ڕویان تێ بکەن. دروست ئەو بای ئەوەندە ینی پزیشکانی دەرمانساز هەیە، ینی بتوانن بەبێ بەرامبەر زانستەکەی خۆیانیان پێشکەش بکەن. خۆشبەختانە شوێنی خێرخوازیش زۆرە و خۆشبەختانە لە هەولێر ئێستا شوێن زۆرە لەوانە ئەو نەخۆشخانەی کە ئێمە لە ناوی کار دەکەین، نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیە، لە هەموو بارەکان زۆربەی پسپۆڕەکانی تێدایە. سوپاس بەخوا ئەوەیەک لە دڵخۆشیەکانە کە ئەوە موجودە. تەنها ئەوەیە هاوڵاتی تۆزێک خۆی ماندی بکات لە بۆ تەندروستی خۆی. ڕاست، زۆر زۆر چاکە کاک دکتۆر، ئەوەدانتان کردەوە. زۆر زۆر بەخێر بن. سپاس بۆ زانیاریەکانتان، سپاس بۆ ئەوی کە لە کاتی خۆتان بە چارەخانە بەخشی. خۆشحاڵم میوان خان وەکو میوانێک لەگەڵ بەشدار بووم بۆ گەیاندنی چەند زانیاریەکی کەم، یعنی وەلەو گرنگ، زۆر زۆر گرنگ سەبارەت بە پیشەکەمان بۆ هاوڵاتیان و بۆ تەندروستی گشتی. هیوادارم بەردەوام من و سەرکەوتوو بن. زۆر سپاس، بەخێر بن دووبارە. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.